لە مێژووی حکومڕانی هەرێم دەسەڵاتدارانی کوردستان بەردەوام دژی زانە ئاینی حەق بێژ و دەنگ دلێرەکان وەستاونەتەوە و سانسۆریان لەسەرداناون هەر بەمەش نەوەستاون بەڵکو لە مینبەری مزگەوتەکان دووریان خستنووەتەوە وەڕیشیان سوتاندون و لێیانداون و تیرۆریان کردوون. یاساناسێکیش دەڵێت پێویستە مامۆستایانی ئاینی پارێزبەندیان هەبێت بۆ ئەوە هیچ کەسێک نەتوانێت بێڕێزیان بەرامبەر بکات. دەشڵێت هەموو کارانەی بەرامبەریان دەکرێت لە دەرەنجامی سەروەرنەبوونی یاسایە. ئەو چەمکەی پێوترێ پارێزبەندی کە بۆ هەندێک خەڵکی تەنانەت بیانیشەیە بۆ نمونە نوێنەرە نێودەوڵەتیەکان و ئەو بیعسە دیبلۆماسیەکانیش حەسانیان هەیە بۆچی بۆ کەسایەتی مامۆستای ئاینی بۆ کەسایەتیەکانی ناو کۆمەڵگا کە ئەمانە پێیان دەوتێت ڕابەرەکانی ناو کۆمەڵگا واتە کەسانێکن خەڵک تەوجیهەکەن واتە کەسانێکی جیاوازن نوخبەوی و کەمینن لە کۆمەڵگا ئەمانە بێ زۆر زیاتر پارێزبەندیان هەبێت چەمکی سەروەری یاساییە بێ شۆڕ بێتەوە کە هیچ کەس وەکو هێڵێکی سوور وایە تەجاوز ناکاتە سەرم کەسایەتیانە واتە تۆ گەرسکاڵایەکت هەبوو لەسەری شتێک خڕوخاتێکە بوو لادانێکی هەبوو سکاڵای لەسەر جوڵێنی ئیتر مافی تۆ نییە بەرەنگاربیان بیتەوە و لێدان و سوکایەتی ئەو دیمەنە ناشرینانی کام و بینی ومانە تەنانەت تا ڕادەی کوشتن چونکە مێژووی پارتە کوردیەکان لە شاخیشان مەلایان زۆر کوشتووە ینی ئەوە ڕقیان لە ڕەوتی مەلا و وەزیفەی مەلا و مامۆستایانی محراب و مزگەوت بووە. پاراستنی پێگە و کەسایەتی زانایان و مامۆستایانی ئاینی یەکێکە لە کارنامەی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی. ئەو کەسانێکەوە بازیان داوە دەرکراون لایەزال لە مزگەوت و مینبەر و میحراب دوورخراوەتنەوە ئەوان دەتوانن نوێنەری حەقیقی مامۆستایانی ئاینی بن. مامۆستا عوسمان کانی کوردەیی کە یەکێکە لە زانە ئاینیە دوورخراوەکان هاوکات کاندیدی ژمارە 7 لە لیستی ١٩٤ دەڵێت ئەگەر متمانەی خەڵک بەدەست بهێنم دەنگەکانیان دەکەمە قەڵغان بۆ پاراستنی بەها پیرۆزەکانی ئیسلام و پێگەی زانایانی ئاینی. دڵنیاییەوە ئەو دەنگانە دەکەینە قەڵغانێکی پۆڵاین بۆ بەرهەڵسکردن و بەرگریکردن لەو هەموو چین و توێژەی کەوا دەیەوێت پێگەی زانایان سوک بکات جاری وایە بە سیناریۆ جاری وایە بە تۆمەت هەڵبەستاندن بۆی کە پێگەی زانایان سوک بکە ئێمە پشت بەخوای گەورە ئینشەڵا ڕەدی ئەو هەموو شوبهاتە دەکەینەوە و دەبینە پەرلەمانی کوردستان دەکەینە مینبەرێک بۆ زانایانی ئاینی و دەشکێنە سەنگەرێک بۆ قارەمانەکانی کوردستان. دوورخستنەوەی مامۆستایانی ئاینی لە مینبەر و مزگەوت و هێرشکردنە سەریان مێژوویەکی درێژی هەیە بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە حاڵەتەوە بووەتە دیاردا هاوکات کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بۆی هەڵوێستەکانی و پابەندی بە بنەما نەگۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام زۆرترین فشاری لەسەر بووە و قوربانی لەو پێناوە داوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.